لەبێت میرانی زاری کرمانجی لە یەکێک لە شەقامە ناوخۆیەکانی سنتەری قەزای ناوەندی سوورانین دانانی پرۆژەی شەقامە ناوخۆیەکانە ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە دانانی بەردی بناغی شەقامێکە لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان و بە چاودێری هەڵگرت شێخ نەجیب سەرپەرشتیاری دارایی سەربەخۆی سۆران دانانی بەردی بناغی دانان و درێژکردنەوەی تۆڕی ئاوی خواردنەوە و دروستکردنی شەقامە ناوخۆیەکانی گەڕەکی وەستا ڕەجەبە کە قۆناغی دووەمێتی بە گوژمەی نزیکەی 2 ملیار دینار کە لەلایەن کۆمپانیای تافگە و چیای گادەرەوە جێبەجێ دەکرێت لە سنووری دارایی سەربەخۆی سۆران لە ئەم ساڵ بە دیاریکراوی پرۆژەکان بەردەوامیان هەیە و ڕۆژانە لە قەزا و ناحیەکانی سنووری دارایی سەربەخۆی سۆران پرۆژە خزمەتگوزارەکان بەردەوامی هەیە ئەمە شتێکی دیکەی لەو پرۆژانەی کە لە سنووری دارایی سەربەخۆی سۆران جێبەجێکرێن لە سەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان و لە ژێر چاودێری سەرپەرشتیاری دارایی سەربەخۆی سۆران خەڵکی گەڕەکەکە و سەرپەرشتیاری دارایی سەربەخۆی سۆرانن کە لە ناو خەڵکی گەڕەکەکەدایە و گفتوگوان لەگەڵ کات و دوای دانانی بەردی بناغەکەش لەلایەن ئەو دوو کۆمپانیای ناوبراوە دەخرێنەواری جێبەجێکردنەوە ئەمەش کاروانێکی دیکەی ئاوەدانیە لە کابینێ نوێن بۆ سنووری دارایی سەربەخۆی سۆران و بە دیاریکراوی سنتەری قەزای ناوەندی سۆران جیا لەمانە لە چەند ڕۆژی ڕابردووش کۆمەڵێک پرۆژەی دیکە لە سنووری قەزاکانی دیکەی دارایی سەربەخۆی سۆران ئەنجامدران ئەمانیش لە خوان لە پرۆژەی ڕێگابان و ها پرۆژەی تۆڕی ئاوی خواردنەوە بوو بینیەوە و هاوکات جیا لەوانە لە ماوەی هەفتەی ڕابردووش لە سنووری قەزای ڕواندز بە گوژمەی زیاتر لە 1 ملیار دینار پرۆژەی ئاوی جێبەجێکرا و هاوکات بە نزیکەی 2 ملیار دینار لە سنووری قەزای خەلیفان پرۆژەی خزمەتگوزاری جێبەجێکراون لە سنووری دارایی سەربەخۆی سۆران پرۆژەکان بەردەوامی هەیە و هاوکات ئەوە شتێکێکی دیکەی لەو پرۆژانەی کە ماوەی چەند ساڵێک بوو دانیشتوانی گەڕەکەکە داواکاریان ئاراستەی دارایی سەربەخۆی سۆران کرد بۆ ئەمەش لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی و بە سەرپەرشتی دارایی سەربەخۆی سۆران گەڕی دووەمی ئەم پرۆژانەکە لە گەڕەکی وەستا ڕەجەبن گەڕێکێکی بەرفراوان و جەنجاڵە لە سنووری دارایی سەربەخۆی سۆران پرۆژەکان لێ جێبەجێکرا بەڵێ